وڵاوی خی گەورەتان لێبێت بەڕێزان باز لە وردەکاری بودجێ عێراق بۆ ساڵی 2024 و پشکی هەرێم دەکەین لە بودجەی 2024 دیارە ساڵی ڕابردوو پەرلەمانی عێراق بودجەی بۆ ساڵی 2023-24-25 پەسەند کردووە، بەڵام بە پێی مادەی 77 لە یاسای بودجێ عێراق دەکرێت ساڵانە خشتەی داهات و خەرجی هەموار بکرێتەوە. لە ئێستاشدا خشتەی داهات و خەرجی گەشتۆتە پەرلەمانی عێراق، جومەنی وەزیرانی عێراق نردوێتی وابڕیارە لیژنەی دارایی دەست بەکارەکانی بکات و لە ماوەی مانگێکدا خشتەکان هەمواری یاسای بودجە دەکرێتەوە و خشتەکان پەسەند دەکرێن کە تایبەتن بە داهات و خەرجی. ئەگەر بینە سەر کۆی گشتی بودجەکە، دیارە بودجەی عێراق بۆ ساڵی 2024 گەورەترین بودجێ لە مێژووی عێراقدا کە 210 تریلیۆن و 936 ملیار دینارە. ساڵی ڕابردوو 198 تریلیۆن و ئەمساڵ 13 تریلیۆن قەبارەی بودجێ عێراق زیادی کردووە. کۆی داهاتەکان لەو 210 تریلیۆنە کۆی داهاتەکان ئەوەی کە خەمڵێنراوە 147 تریلیۆن و 836 ملیار دینارە، داهاتی نەوت و وەغەیرە نەوتی. هەروە کورتێنانی شەیە 64 ملیار و 64 تریلیۆن و 24 ملیار کورتێنان لە بودجێ عێراق هەیە. بەڵێ بینە سەر داهاتەکان چۆن دابەش بوون. داهاتەکان کەوتمان 147 ملیارە کۆی داهاتەکان، 120 تریلیۆن و 496 ملیاری داهاتی نەوتە کە زیاتر لە 182 داهاتی بودجێ عێراق لە نەوتەوە پێک دێت. داهاتی نانەوتی 27 تریلیۆن و 340 ملیارە کە لە 118 بودجێ عێراق پێک دێنێ کە مەڕێژێکی زۆر کەمە، واتە داهاتی هێرە سەرەکی عێراق پشتی بە بواری نەوت بەستووە. بەڵێ بینێ سەر بودجەی بەکاربردن لە کۆی گشتی بودجێ عێراق لە 210 تریلیۆن کە کۆی خەرجەکانی بودجێ عێراقە، بودجەی بەکاربردن 156 تریلیۆن و 843 ملیارە کە دەکاتە لە 174 خەرجیەکان، واتە بەشی هەرە زۆری بودجە بۆ بواری موچە و خەرجی دام و دەستگاکان و خەرجیەکانی دیکە دەڕوات. کەمترین بڵێن بڕێکی کەمی دانراوە کە 55 تریلیۆن و 17 ملیارە کە دەکاتە لە 124 بودجە بۆ بودجەی وەبەرهێنان و بودجەی پەرەپێدانی پارێزگاکان لە کۆی ناوچەکانی عێراق تەرخان کراوە. بینە سەر پشکی هەرێم لە بودجێ عێراق بۆ ساڵی 2024 بەم شێوەیە. کۆی گشتی پشکی هەرێم 20 تریلیۆن و 910 ملیار و 463 ملیۆن دینارە. ئەمە جگەلەوەی کە لە خەرجی حاکیمەش کە ئەمە لە دەرەوەی ئەم 20 تریلیۆن لە خەرجی حاکیمەش 1 تریلیۆن و 332 ملیار دانراوە بۆ پشتی هەرێم، ئەوەی کە پێوەستە بە بەشە خۆراکی مانگانە، دەرمان، گەرمی جوتیاران، خەرجی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی، گلاکردنەوەی کێشەی مڵکداریەتی و بۆ خەرجی بواری نەوتیش نزیکەی 4 تریلیۆن دانراوە لە دەرەوەی ئەم 20 تریلیۆنە. بودجەی بەکاربردن ئەوەی کە بۆ هەرێم دانراوە 14 تریلیۆن و 840 ملیار و 223 ملیۆن دینارە کە لەو 14 تریلیۆنە 11 تریلیۆنی بۆ موچەیەوی دیکەی بۆ خەرجی دام و دەستگاکانی حکوومەتە، بۆ پرۆژەکانی وەبەرهێنان و پەرەپێدانی پارێزگاکان 4 تریلیۆن و 954 ملیار و 240 ملیۆن دینار دانراوە. بەڵێ بینە سەر کۆی موچەی موچەخۆران چەندە. ئەوەی کە خەمڵێنراوە بۆ ساڵی 2024 بۆ دوان زەمانگەکە 11 تریلیۆن و 576 ملیار و 521 ملیۆن دینارە. لەو 11 تریلیۆن تریلیۆن و 556 ملیار و 384 ملیۆن دیناری موچەی فەرمانبەرانە. چاودێری کۆمەڵاتیش 2 تریلیۆن و 20 ملیار و 173 ملیۆن دیناری بۆ دانراوە. ئەو 2 تریلیۆنە مانگانە 10 ملیاری بۆ کەماندامانە، 119 بۆ خانەنشینانە 119 ملیار، هەروە زیاتر لە 37 ملیاریشی بۆ کەسوکاری شەیدان و ئەنفال کراوان و زیندانیانی سیاسی و بەرکەوتوانی چەکی کیمیاویە کە مانگانە 168 ملیار دینارە. بەڵێ بینە سەر کۆی موچەی مانگانەی موچەخۆران، کۆی موچەی مانگانەی موچەخۆران 964 ملیار و 710 ملیۆن و 111 هزار دینار دانراوە. دیارێستا کۆی موچە پێویستی بە 950 ملیار دیناری مانگانەیە، بەڵام ئەوەی کە دانراوە 964 ملیار دینارە. ئەگەر پلەی فەرمانبەرانیش بەرز بکرێتەوە، پلە بەرزکردنەوە بگەڕێتەوە کاتە دەتوانرێت لە بودجەی تەشغیلی هەرێم
بگوازیرێتەوە بۆ سەر موچە بۆ ئەوەی کە پلە بەرزکردنەوە دەست پێ بکاتەوە چکە بە پێی بڕیارەکەی دادگای فدراڵی هەم دەوێت موچەی موچەخۆرە ناوتای عێراق بکرێ کە ڕێگەی خۆشکردووە موچەی خانەنشینان و بە هەمان شێوە دەبێت پلە بەرزکردنەوەش دەست پێ بکاتەوە و سوودمەندانی چاودێری کۆمەڵایەتیش دەبێت سوودمەند بن لە داهات ئەو کاتە دەکرێت لە بەشەکانی دیکە بگوازرێتەوە بۆ بەشی موچە و ڕێژەکەی زیاد بکرێت دیارە و ڕێژێک کە دانراوێستا 964 میلیارد دیناری مانگانێ بینێ سەرخەرجی فعلی ساڵی ڕابردوو یەکێک لەو کێشانەی کە هەبوو کە لە ساڵی 2014 هاتووە ناوبوجێ عێراق خەرجی فعلیە واتە دەبوو سەرەتا خەرجی سیادی و حاکیمە لە بوجە دەردەکەن دوایەوەی دەمایەوە بۆ موچە و بۆ هەرێم دەنێردا بەڵام ئەم ساڵ بە پشتبەسن بە بڕیارەکەی دادگای فیدراڵی خەرجی فعلی نێردراوە واتە بەدەرکراوە لە خەرجی سیادی و حاکیمە وەک خۆی خەرج دەکرێت بە مەرجێک هەرێم پابند بە بڕیارەکەی دادگای فدراڵی بۆی کە موچەی موچەخۆران بە پێی بڕیارەکەی دادگای فدراڵی بە بانکی بکرێ و داهاتی ناوخۆ تەسلیم کە ئەو کاتە موچەی فەرمانبەران بەبێ گرفت دێ بەڵام خەرجی بەکاربردن و بۆ دام و دەستگاکانی حکومەت و خەرجی و بەرێنان بۆ پرۆژەکان خەرجی فعلی هەرماوە واتە تەنا بۆ موچە لابراوە ئەگەر هەرێم پابندەکانی جێبەجێ بکە بە تایبەتەوەی کە پێوەستە بە بانکیکردن کێشەی موچە نامێنێ و بە هەمان شێوە دەکرێت هەرێم سوودمەندیش بێ لە داهاتەکانی دیکە بۆ بجێی پەرەپێدان و وەبەرهێنان پێشبینی دەکرێت پەرلەمانی عێراق لە ماوەی مانگێکدا تاوەکو 9/6 ئەم گۆڕانکاریان لە بودجێ عێراق پەسەند بکات بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ